کاتێک دەرەنجامی پشکنینی مناڵێکی 9 ساڵان کە خەڵکی هەولێرە تووشی نەخۆشیێکی دەگمەنی تۆڕەی چاو لە مناڵان بوو بۆمان دەرکەوتوو لە گۆڤارێکی زانستی جیهانی بڵاو بوویەوە زۆر دڵخۆشی کردی. من دکتۆر عومەر عوسمان عەبدوڵڵا هەڵگری بڕوانامەی جیهانی نەخۆشیەکان و نیشتەرگەری تۆڕەی چاو زانکۆی کامبریج لە سنتەری ئیبن سینە دوایەوەی مناڵێک کە خەڵکی هەولێرە هەسەردانی کردین بەهۆی کزبوونی چاوێکیان بە شێوەیەکی کوتوپڕ هەڵساین بە ئەنجامدانی کۆمەڵێک نیشتەرگەری بۆ ئەو مناڵە وەکو فەحسی خوێن و ئەشعەی سەر و مەجموعەیەک فحوساتی تر بۆ تۆڕی چاوکەوە کۆمەڵێک پشکنینی ئاڵۆزن بۆمان دەرکەوت کەوە ئەو منداڵە تووشی نەخۆشیەک بووە زۆر دەگمەنە لەو تەمەنە ئەو نەخۆشیە بە شێوەیەکی گشتی لە تەمەنی گەورە ڕوودەدات. ئەمە شتێکی ئاسان نییە لەو تەمەنە هەم لەبەرەوەی منداڵەکە وەکو پێویست یارمەتیدەریت نییە هەمیش نەخۆشیەکە زۆر دەگمەنە لەو تەمەنە کەوە بتوانی بە ئاسانی تەشخیصی بکەیت. ئەم نەخۆشیە بریتێ لە کۆبوونەوەی ئاو لەژێر تۆڕەی چاو کە پێی دەڵێن سنترال سیرەس کۆڕۆڕایتمۆپاتی شتێکی زۆر دەگمەنە لە مناڵ بەڵام لە گەورە ڕوودانی زۆرە و شتێکی باوە لە گەورە. ئەوە سێم حاڵەتە ئێوە تۆماری دەکەین لەسەر ئاستی جیهان. یەکەم حاڵەت لە ئەمریکا ڕوویداوە لە باڵتیمۆر لە ساڵی 1970 کە ئەو کات تەکنۆلۆژیە پێشکەوتو نەبووە شتی زۆر سادەی بۆ کراوە. حاڵەتی دووەم لە کەنەدا ڕوویداوە ساڵی 2012 کە تەکنۆلۆژیا پێشکەوتوتر بووە بەڵام وەکو ئێستا نەبووە. ئێمە ئێستا لە سنتەری ئیبن سینە بە پێشکەوتوترین ئامێر لەسەر ئاستی جیهان پشکنیمان بۆ منداڵە ئەنجام داوە کە بۆمان دەرکەوتووە دوای ئەوەی متابعەتی وردیشمان بۆ کردووە دوای چەندان مانگ بۆمان دەرکەوتووە کەوە ئەو نەخۆشیە نەخۆشی کۆبوونەوەی ئاوە لەژێر تۆڕەی چاو و منداڵەکەش ئێستا زۆر باشە بینینی گەڕاوەتەوە. بەم جۆرە توانیمان ناوی هەولێر و کوردستان بگەینینە تۆماریەکی جیهانی لە گۆڤارێکی جیهانی ناوی خۆمان تۆمار بکەین کەوە سێم حاڵەتمان تۆمار کردووە. ئەو گۆڤارەش ناوی هێڵث ساینس جۆرنەڵە کە گۆڤارێکی ئۆڕۆپیە و معتەبەرە لەسەر مستەوای جیهان.